لێکەوتەکانی سەرژمێری لە ناوچەکانی مادەی 140 لەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاوەشێخانی ڕاوشکاری ئەمنی و سەربازی پارێزگاری سەلاحەدین لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز کاوەشێخانی بەخێربێن. زۆر سپاس. بخێراتی کەکێکاوە زۆر سپاس. کەکەوا سەرژمێریە مانگی مژدار 2021 مانگی 11 بەڵێ یعنی استراتێژیەک پلانگێریەک لە پشت هەیە تو چاوا فکرت خۆی لە سەرەتای دروستبوون کورد و پلانگێڕی و دوش بەرامبەر کورد هەر هەیە، یعنی ئەمە شتێک شاراوەیە. سەرژمێری ئیسە دەستی پێکردە لە یەکی مانگۆ دەستی پێکردە هەتا 30 مانگی 10 کەوە سەر یعنی پێ ئەڵێن تەرقیم کە ماڵەکان جەر دەکەن و ڕەقەمی بۆ داهێنن. لە 21 و 22 مانگی 11 سەرژمێرێ کشتێکە ئەکرێ. ئێمە لە پارێزگای سەلاحەدین 11 قەزا و 19 نەحیەمان هەیە، 1528 کەس لەو پرۆسە بەشدار بۆ تەرقیمکردن. لەو ژمارە تەنها 24 دانەی کووردە، چونکە کورد لە پارێزگای سەلاحەدین تەنها لە دووس خورماتوو هەیە. بەڵام ئێمە وەکو کورد یعنی توانیمان ڕەتدانەوەیەک بکەین بۆ پلانێکی زۆر گەورە بەرامبەر کورد ویستیان ئەنجامی بدەن کە 32 گوندمان هەیە لە سنوور قەزای دووس خورماتوو. ئەو گوندانە ئیداریان سەر بە پارێزگای سەلاحەدینن، بەڵام ئەمنیان سەر بە حکوومەت هەرێم کوردستانن، یعنی پێشمەرگە و ئاسایش ئەمنیەتیان دەپارێزیە. نووسرا و فەرمیان کرد بۆ ئەوەی ئەو 32 گوندە بە فەرمی دا ببڕێ لەسەر پارێزگای سەلاحەدین سەرژمێری نەکرێ. ئەمەیشە پلانێکی زۆر گەورە بوو بۆ دانیشتوانی کوردی خورماتوو. بەڵام شکر بۆخوا ئێمە وەکو کورد لە دووس خورماتوو و نوێنەرانی کورد هەموو یعنی پێکەوە لە تکرید یەک دەنگمان هەبوو، نەمانێشت ئەو پلانە سەر بگرێ و جەنابی پارێزگاری سەلاحەدین بەڕێز بەدر مەحموود فەحل یعنی وتی ئەمانە خەڵکی ئەسلی دووس خورماتوون، ئەمانە کوردن، یعنی چووکە هەر جەنابی پارێزگاریش لەگەڵ کورد علاقەیەکی چەند ساڵەی ڕابردووانە، یعنی وتی ئەم دیانە کە ئێوە ئێستا باسی یەکەندا ببڕێ لەسەر دووس خورماتوو، ئێمە لە ساڵ هەفتاکان چوینەتە ئەو دیانەوانە سەر بە پارێزگای سەلاحەدین. بەڵام سوپاس بۆ خۆ دووبارەیەکەم و کورد یەک دەنگمان بوو، یەک هەڵوێستمان بوو بۆی نەمانێشت ئەو پلانە قێزونە بەرامبەر کورد سەر بگری. دۆخی خورماتوو وەها دۆخێک ئێستا بۆ کورد کە سەرژمێری تیا بکرێت چکە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوەی بیستین لە خورماتوو تەقانەوەی ماڵی کورد و سوتاندنی ماڵی کورد و ڕاودونانی کوردە. ئەمە جەنگێکە، یعنی ئەم سەرژمێریە جەنگێکی ساردە بەرامبەر خەڵکی دووس خورماتوو ئەنجام ئەدرێ. پێویستە چۆن خەڵکی بە شەرەفی دووس خورماتوو کە لە شەڕی داعش لە شەڕی ینی ئەو کارە ساتانەی کە بەسەر دووس خورماتووە هات بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک هەڵوێستوانیان بەرگری لە کوردستانی بوونی دووس خورماتوو بکەنەوە. ئینشەڵڵا خەڵک دووس خورماتوو ئەوە یعنی قبول ناکە هەچ کێشێک ینی کورد دووس خورماتوو ئەوەی پێ هەزم ناکرێ کە ئێستا ئێمە خۆمان نەزانین لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و بگرەیە بڕێکیان لە دوای 2014 و کوردانە ڕویان لە ناوچەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردەوە. بەڵام خۆشبەختانە یعنی پایەکیان هەر لە دووزە، ینی کە خانوویەکی کڕێ لە هەولێر خانووکەی دووسی نەفرۆشتە، یعنی ئەمە بگەڕێنەوە یعنی یەکجاری نەبڕیانە لە دووس خورماتوو کە بڕای تر یعنی نێتەوە. بەست و چاوا فکرت کە مەسلە بۆ دەڤەرێندن ئین مادەیا 140 مثلا پێش مثلە بۆ کەرکووک بۆ شنگال یعنی بدە هەزاران 100,000 کورد ئێک و پشتی 17 ئۆکتۆبری ژێتەری هاتن هەرێما کوردستانی. ئەزانی چۆن ئێمە لەیرە مشکلەکەمان لەکوێیە؟ مەسەلەن من دوو داواکاریم لە
حکوومەت هەرێم کوردستان هەیە کە ئەو ماڵانەی دانیشتووی ناوچە ناکۆکانن لە کات سەرژمێری لە حکوومەت لە هەرێم سەرژمێریان بۆ نەکەن چونکە با بگەڕێنەوە بۆ جێگای خۆیان. دووەمیش وا بزانم پێش من کاک مەلا حەسەن ئاماژەی بۆوە کرد پێویستە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بودجەیەکدا بنا بۆ یعنی ئەم پرۆسەیە کە ئەوەی دەستەی گشتی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن سەرپرشتی ئەو خەڵکانە بکەن کە بێنەوە بۆ زێدی خۆیان چونکە ئەم ئەحسا یعنی ئەم سەرژێمێریە 3-4 خاڵ گرنگی هاتیە یعنی پێ ئەچێ حکوومەتی عێراق لە ساڵ 2025 بە پێی سەرژمێریەکە کورسی دابەش بکاتە سەر ناوچەکانە ئەمەیشە دوا سەرژمێریە ئیتر ئەبێتە ئەلکترۆنی یعنی مەسەلەن ئەگەر خێزانێک 5 ماڵە دوای 1 ڕۆژ کەسێکیان زیادی کرد ئۆتۆماتیکیان ئەچێتە سەری یعنی مانگانە ئەزانی ڕێژەی کورد چەنە ڕێژەی عەرەب چەنە ڕێژەی لایەنەکانتر چەندێکە فبووە ئەمە شتێک زۆر گرنگە یعنی بەڵام بەداخەوە لەو کاتێکە ئەم سەرژمێریە ئەنجام دریا یعنی کورد وەزعیەزانی لە ناوچەکانی ئیدارەی یعنی ئیدارەی دەرەوەی هەرێمی کوردستان ئێستا پۆستە گرنگەکانی لە دەستداوە تازە یعنی وردە خەریکن بەڵام هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا چۆن بوو تا حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردە هیچ کات ئەگەر ئێمە مەسەلەن شتێکمان بۆی هاوردووە مەسەلەن یعنی پێداوسیەکانمان بڵێن ئەمەیە یعنی چووکە حکوومەت هەرێمی کوردستان خۆی تەزانی کێشەی زۆرە مشکیلەی زۆرە مەسەلەن خۆی هەڵبژاردننی لە پێشە یعنی قەیران داراییە بەڵام هەر یعنی ئەوەی نەکردە پشتگوێکردنی ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم ئەگەر لە ڕێی پەرلەمانتارەکانی بێ ئەگەر لە ڕێی وەزیرەکانی بێ یعنی لە کاتی پێویستە بەهاناتان باڵێ لە کاتی پێویستە ئێمە زۆر سوپاسیانەکەن یعنی نوێنەرەکانیان لەو کاتانە بێ جیاوازی بەهانای یعنی ئەوە ناکەن پارتی ئەو یەکێ ینی ئەوە دیارە جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشیە یعنی بۆ خەڵمەندیقەکە gelek spas kekê kava şêxanî şirêtariye bi lehû serbazî li parêzgeha Selahedîn mêvanê me بەخراتم ڕستکاوشەخان زۆر سپاس بن.